جاخوای گەورە دەفەرمێ جزاؤهم عند ربهم جنات عدن تجري من تحتها الأنهار. پاداشتی ئەو کەسانە چییە؟ ئیماندارن و چاکەکارن کە باشترین مەخلوقی خوان. پاداشتی ئەو کەسانە کۆمەڵە بەهەشتێکە، پاداشتی ئیمانەکەیان، پاداشتی خێر و چاکەکانیان کە ئەنجامیاندا لە دنیادا کۆمەڵە بەهەشتێکە. جەنات نافەرمێت جەنە، ئەفەرمێت جەنات، چەند بەهەشتێک، چەند بەهەشتێکیان بۆ دانراوە، بۆیان ئامادە کراوە. کۆشک و تەلارەکانی یا ئاڵتونە یا زیوە، یا لە ئاڵتون و لە زیو دروست کراوە. چونکە کۆشک و تەلارەکانی بەهەشت چەند جۆرێکن، خوای گەورە بە نسیبمانیکە. هەیە بەس تەنها لە ئاڵتون دروست کراوە، دیواری، سەقفی، عەرزی، ئەوەیشی کە لە ناویدا هەمووی ئاڵتونە، ئاڵتونی بەهەشت نەک ئاڵتونی دنیا. جۆرێکی تر هەیە هەموو دیوار و سەقف و عەرز و هەشیاکانی ناوی هەمووی لە زیو دروست کراوە. جۆرێ تری هەیە کۆشک و تەلارەکانی بەهەشت خشتێکی ئاڵتونە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم خشتێکی زیوە، حیشە تەنها لە دڕ و گەوهەر و یاقوت و مەرجان دروست کراوە. ئەو کۆشک و تەلارانە ئەمە خوای گەورە دایناوە بۆ ئیماندار. بۆیە پاداشتی ئیمانەکەت، پاداشتی نوێژ و ڕۆژ و عیبادەت و زیکر و قورئان خوێندن و خێر و چاکەکانت ئەو بەهەشتەیە کە خوا ئامادەی کردووە. تجري من تحتها الأنهار. بەژێر ماڵەکەتدا، بەژێر کۆشک و تەلارەکەتدا ڕووباری ئاو دەڕوات. چەند دڵڕفێنە بیهێنە بەرچاوی خۆت، خانی و یەک دروست کرابێ کۆشک و تەلارێکی بەرز و گەورە و خۆش لە ئاڵتون و لە زی و لە دڕ و گەوهەر و یاقوت و مەرجان دروست کرابێ. ئەمجا ئاو و ڕووبار و بەحر بەژێری دابڕوە، بەژێر ئاوەک، بەژێر ئەو خانۆدا. یعنی شتێکە بەڕاستی دەگمەن دەسەکەوێت. تۆ ئەڕۆیتە بانپردێک، ئەو ئاوە دەبینی دەڕواچەنێ مرتاح دەبی. دە ئەگەر کۆشک و تەلار بێ و بەهەشتیش بێ، نە خەفەتی تیا، نە گەرما، نە سەرما، نە ناخۆشی، نە ناڕەحەتی، نەخۆشی، ئەبێت چۆن بێ مەگەر خوای گەورە خۆی بزانێت چەندێ خۆشە. یا ڕەبی خوای بە نسیبمانیکەی. جا ئەوە دانراوە بۆ ئیماندار و چاکەکار. بەهەشتانێک ئەو بەژێر خانوەکانیانە دەڕوات، ئەو بەژێر دارەکانیانە دەڕوات. کەواتە ئەوە نیعمەتێک کە خوای گەورە دایناوە بۆ ئینسانی ئیماندار، بۆی ڕۆژێک دێ ئینشاءالله پاداشتی چاکەکان و ئیمانەکەت وەردەگری بە ئیزنی خوای گەورە. بەس گرنگ ئەوەیە بەردەوام بی لەسەری. ئێمە جاری وای نیعمەتێکمان دەست ئەکەوێت، خانوویەکی خۆش دەکەین بە دڵی خۆمان، بەڵام نازانین چەندێک لەم خانۆدا دەمێنینەوە. لەوانەیە پێشەوەی خانووەکە تەواو بکەین بمرین، لەوانەیە ساڵێ دوو ساڵ تیایە بین بێتە میرات. بەڵام بەهەشت بەو شێوەیە نییە. خوای گەورە دەفەرمێ خالیدینە فیها ئەبەدەن. ئەوان لە بەهەشتا دەمێننەوە بە هەتاهەتایی. ترسی مردنت نییە، ترسی ئەوەت نییە خانووەکەت لێ بسێنرێتەوە، ترسی ئەوەت نییە چکە لا یەبغون عنها حیوەلا. تۆ شوێنەکەت شوێنی خۆتە و تەواو، هیچ کەسێک بۆی نییە زڵمت لێ بکە، هیچ کەسێک بۆی نییە دەرت کە، هیچ کەسێک بۆی نییە لە ماڵەکەتدا دزیت لێ بکە، زڵمت لێ بکە. ماڵێکی بەهەشت پڕ لە خۆشی و شادی دوور لە کێشە و مشکیلە. بەڵام ماڵەکانی دنیامان کێشەی زۆرتیایە. ئەگەر ژن و پیاوێکیش بن بە تەنیا کێشە و مشکیلان هەر هەیە. بەڵام لە بەهەشتا ئەگەر پیاوێک دەیەها و سەتەها و هەزارەها ژنی هەبێ، یەک کێشەیتیانیە، بچووکترین کێشەیتیانیە، ڕق و کینە و حەسادەت و خەم و خەفەت و ئەم شتانە لە بەهەشتا نییە. بۆیە بە هەتاهەتایی بە نەمری لە بەهەشتا دەمێننەوە فیها ئەبەدە. چونکە لا يذوقون فيها الموت إلا الموتة الأولى. خوای گەورە دەفەرمێ ئەوان مردن ناچێژن، نامرن ئیلا مردنەکەی دنیا نەبێت. کەواتە ئەگەر ژیانێکت دەوێ مردنی تێدا نەبێ، ژیانێکت دەوێ هەتاهەتایی بێ و پڕ لە خۆشی و شادی بێ، ڕۆژ بە ڕۆژ ناز و نیعمەتەکانی خوا بەسەرتەوە زیاد کە، ئەوە تەنها لە بەهەشتایە. دنیا چییە؟ کوا مردوەکانمان ڕەحمەتی خوان لێبێ، ئەو هەموو خەڵکە بڕۆشت ڕۆژێک دێ لە گۆڕستان بە جێمان دەهێڵن و دەگەڕێنەوە. وەڵڵاهی کاتێکە دەمرین پەلەی ئەوەیانە کە سوکارەکەمان چۆن بان شارنەوە، وەڵڵاهی پەلەی ئەوەیانە زوو لە گۆڕمان نێن، پەلەی ئەوەیانە زوو بە خاکمان بسپێرن.
دەستخۆشی لەو کەسانش دەکرێت کە خۆڵ بەسەر لاشەمانە دەکەن. دوعای خێر بۆ کەسانە دەکرێت دەستان خۆش بێ، خۆڵتان کرد بەسەر ئازیزەکانی ئێمەدا. ئەبێ دەستخۆشیان لێ بکە چونکە ماندوو بوونە. مەبەستمەی ئەوە ژیانی دنیاە. هەر دەمریت دەوڵەمەند بی، فەقیر بی، دەسەڵاتدار بی، بێدەسەڵات بی، بە ملیۆنەها ڕەئیس و مەلیک و پاشا لەسەر زەویا بوون کوان چیان لێ هات؟ ئەوەی چاکەی لەگەڵ خۆیان برد سەرکەوتوو بوو. ئەگینا والله هەمووی پەشیمانە لەوەی کە لە دنیادا ئەنجامیدا. بۆیە ژیانی دنیا هیچ نییە، بڕاوەیە، بەڵام ژیانی بەهەشت هەتاییە. نامریت نەمریت، ژیانت پڕ لە خۆشی و شادیە. بۆیە ژیانێک هەڵبژێرە، خۆتی بۆ ئامادە بکە کە مردنی تێدا نییە، کە بەهەشتی پڕ لە ناز و نیعمەتە.